كان كرسول الله صلى الله عليه وسلم بچينا يبردون دجالون كذابون اگر تو جوای پێ نەڵێ مخالفەی سنت کردووە چونکە رسول الله بەوە ناوی بردون من بەوە ناویان ئەبەم لەبەرەوەی ئەو لەفظە بە دەمی رسول الله هاتووە صلى الله عليه وسلم تۆش ئەبێ بەوە ناویان بەری بۆی بناسرێن لەناو خەڵکە ئەوەی ئەهلی تەوحید و عیباد الرحمانە گوێیان لێ نەگرێ و حیسابیان بۆ نەکا لە پوشکە کەمتر بیان بینێ باشە پوشکەی ناو جەهەنەم کە یەک لەحەزە سوودێ نابینیەنە سەر کەناڵەکان بەم ڕۆژگارە حرام و حەڵاڵەکەن ها یەکێیاڵێ وەڵا لە چک فەرز نییە نیقاب فەرز نییە خۆ دەرخستن حەڵاڵەکەن چەند کەس قبوڵی کردووە ڕاستەکە بەڵگەی پێیە ئەوە کردی بە ڕەبی خۆی یەکێکی تر دێ ڕۆژوو فەرز نییە سونەتە چەند کەس وێتی ڕاستەکە بەڵگەکانی بەقوتە ئەوە کردی بە ڕەبی خۆی پەرستی جگە لە ئەڵڵا یەکێکی کەیە ئەڵێ تەراویح بیدعەیە حرامەکە چەند کەس وتی ڕاستەکە بەڵگەکانی بەقوتەوە کردی بە ڕەبی خۆی پەرستی چیتر ئەبینن لەم کەناڵە فاشیلانە قساڵێ بە ئەهلی سنت و جەماعەت ئەهلی سنت و جەماعەت زان کێن صحابة رسول الله فرمي هي الجماعة أم أهل سنة الجماعة أم صحاباني من فرمي الله دعاء كوتون الله خراب بون شن كزال راسك أهل سنة الجماعة دعاء كوتون أو ربي أو بروج جلو جرانا برستج قال الله تو عبدي أواني لبروي أوانو اللي قبول كردون شنك عدي كري حاتم كاتيك دي ولا رسول الله صلى الله عليه وسلم فرمي باشا بوشي الله سبحانه وتعالى فرمي اتخذوا أحبارهم ورهبانهم أربابا من دون الله والله نمان برستون سوجدەمان بۆ نەبردون نوێژمان بۆ نەکردون ڕۆژومان بۆ نەگرتون بۆ ئەفەرمێ گاورەکان قەشە و حاخامەکانیان پەرستووە نەمان پەرستون ئەفەرمێ حرامیان بۆ حەڵاڵ ناکردن عەدیە فەرمێ با فەرمێ ئەوەش وەرتان ناگرت فەرمێ ئەو پەرستنتانە بۆیان کەناڵەکانی وەلی ئەمری لعنەتی ئەڵڵای لێبێ کە تاغوتە وەلی ئەمر نییە لە ئێوە کراوە بە وەلی ئەمر هەر شەو یەکێ لەوانە ئاهێنن دەستکاری حرام و حەڵاڵتان بۆ بکەن خەڵکیش بە ماڵ و مناڵیەوە دانیشێ تەماشایەکە وەڵێ ڕاستەکە بەڵگەکانی بەقووت ئەمە دەجالونە کەذابون کە ئەم قسانەی ئێستا بیستێ ئەوان هێناویانە ئەمماوە بڵاویەکەنەوە جا بە تایبەت ڕەمەزانانی جیان هێن چونکە ئەزانن شەیطانەکان بەسراونەتەوە وەڵێن بە ئەمان بەرەڵاکەین ئەوانەی ئینس ئەوانەی جن بەسراونەتەوە بەوانەی ئینس بەرەڵاکەین ئەم دەجال و کەذابانە بەرەڵاکەین وەکیلەکانی شەیاطینی جن پیش رمضان ينظم عن وحيان بو كان يوحي بعضهم إلى بعض زخرف القول غرورا يوحون إلى أوليائهم ليجادلوكم والذين كتانا مجادلتهم كانوا بيتام بلان أما وانيك أخوة فرمي أو وانيك رسول الله وافرمي هي إخوان جيجير كان لجيا أنجا أو خلقش داني شتا ما شانك وقناعتي عن بيك أمانة همي دسكاري أم حرام وحلال أكانوا توج لجير وقبول يكي أو برستن تبويان تو عبدي الرحمن ناميني عبدي أو شياطيناني عبدي أو دجال وكذاباني أو أنا تكردوة أرباب جقال الله برستوتن أو جقال لوي كو ملكي كشهن خاوني أو كنالاني كردوة بولي أمر ليد لكاتك كومالي طواغيتن يعني للايك وتوشي شركي طاغوت پرستی تکن للاکی شو توشی شرکی ارباب کن وازل ناهن انتو به حمو شرکه کان پیا بروی ته بمشرکی بقيتوا بالله بس عبد الرحمن نبو بعبدي همش تبوبي او حال يعني